بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕا 27 لاپەڕا 27 گەیشتمە بەهای هەر بڕێک ئەژمێر بکە پرسیاری هەژدە 5 فاریزە 1 کەم کەوانە 0 فاریزە 15 بەش لە 100 کۆ 1 و 10 بەش لە 100 لێرە من دەبی ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەم واتە دەبی بزانم کامە کردار پێش کامە کردارە لێرە دەبی یەکەم جار ئەژمێرکردنی ناو کەوانە کە تەواو بووم ئەو جا ئەژمێرکردن لەگەڵ ئەو ژمارە یەکەم جار ژمارەکەی وەکو خۆی دەنووسمەوە 5 فاریزە 1 کەم ئێستا ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 5 کۆ 0 هەر 5 و 0 ببورن 1 کۆ 1 دەکاتە 2 فاریزە دەینمە خوارێ 0 لەگەڵ 1 هەر 1 ئێستا 5 و 1 کەم 1 و 25 بەش لە 100 چونکە لێرە دوو ڕەنووسە لە ڕاستی فاریزە ناچارم لێرەش دوو ڕەنووس هەبی باشترین شت ئەوەیە ڕەنووسە چیتکەش لێرە دانێ سفرەچی دادنێ ئێستا 0 کەم 5 ناکرێ ئەو یەکەی خوردەکەمەوە یەکەکە دەبیتە 0 سفرەکەش لێرە دەبیتە 10 ئەوجە 10 پێنجی لێ بڕوا دەکاتە 5 ئەو یەکەی بووە 0 کەم 2 نابی دیسان ئەو 5 خوردەکەمەوە 5کە دەبیتە 4 ئەو سفرەش دەبیتە 10 دووی لێ بڕوا دەکاتە 8 فاریزە دێتە خوارێ ئەوجا 4 یەکی لێ بڕوا یەکسانە بە 3 کاتە کردیا 3 فاریزە 85 بەش لە 100 یان 3 و 8 دەیەک و 5 بەش لە 100 ئەوها دەتوانین باسی بکەم پرسیارەکەی پاشی ئەو 2 کۆ کەوانە 0 و 5 کەم 0 و 2 یەکەم شت دووەکەی وەکو خۆی دەنووسمەوە کۆیەکەی وەکو خۆی دەنووسەوە ناوکەوانەکەی ئەنجام دەدام 5 کەم 2 دەکاتە 3 و 0 کەم 0 هەر 0 ئێستا دووی تەواو کۆ دەکەمەوە لەگەڵ 0 و 3 چونکە دووی تەواوە بەخۆم فاریزە چیلۆ دادەنێم سفرەچیش لێرە دادەنێم ئەوجا 0 3 لێ بڕوا نابی دووەکەی خوردەکەمەوە دووەکە دەبیتە 1 سفرەکەش دەبی بە 10 3 لێ بڕوا 7 فاریزەکە دێتە خوارێ ئەو یەکە لێرە کۆیە ئەمن ئەوە چ دەکەم ببورن لێرە کۆیە ئەوەندە کەمم دروست کردیا لێرە کۆیە بزانم کۆیە یان نا لە کتێبەکەش کۆیە 0 کۆ 3 هەر 3 فاریزە دێتە خوارێ 2 کۆ 0ش دەکاتە 2 فاریزە 3 پرسیارەکەی پاشی ئەو 3 فاریزە 6 کۆ 1 فاریزە 3 کەم 1 فاریزە 1 یەکەم جار ناو کەوانەکەی 6 و 3 دەکاتە 9 فاریزە 3 و 1 دەکاتە 4 ئەوجا کەم 1 و 1 فاریزە 1
ئێستا 9 کەم یەک دەکاتە 8 فاریزە 4 کەم یەک سانا بە 3 3 و 8 دەیەک 3 و 8 دەیەک. زانم ڕاستم نووسی بوو؟ بەڵێ 4 و 9 دەیەک و 3 و 8 دەیەک. ئێستا بزانم نەمنووسیە لێرە، دەتوانم پرسیارەکەی دیش لێرە بنووسم. 10 و 25 بازوو بینووسم 10 و 25 کۆ ئەو جەکەوانم هەبووە بزانم کۆ 1 و 75 1 و 75 کۆ 5 لێرە ناوکەوانەکەی ئەنجام بدەم، واتە ئەو 10 و 25 دەبی بنووسمەوە وەکو خۆی 10 25 کۆیەکەش بنووسمەوە. ناوکەوانەکەی کە ئەنجام بدەم ئەو پێنجە بە تەنەیە، واتە ژمارەی تەواوە بە خۆم دەبی فاریزەی لۆدانێم و 2 خانەشی لە لای ڕاست لۆدانێم، دەبیتە 5 و 0 ئەو های لێ دێ. ئەو جە کۆ بکەمەوە ئێستا 5 ئێرە لەگەڵ ئەو سفرەی هەردەکا 5 دەنووسم 5 7ەکەش لەگەڵ سفرەکەی ئەویش هەردەکا 7 ئەو جە فاریزەکە دادەندرێ، یەکەکەش لەگەڵ 5ەکەی دەبیتە 6. ئەو جۆرە کۆکردناوانە زۆر ئاسانن، بێ ئەوەی سفریش دانێم یەکسەر ئەو ژمارە تەواوی کۆ دەکەم لەگەڵ ئەو ژمارە تەواوی و کەرتەکانیش لە تەنشتی دادەندرێ، واتە یەکسەر 1 و 5 6 ئەو جا 75ەکەش وەکو خۆی دەنووسرێتەوە. بەڵام لێرە ئەمن بە دوور و درێژی کردم هەتا ئیشەکە زیاتر ڕوون بی. ئەو جارەی 5 کۆ 5 دەکات 10 سفرەکەی لێرە دەنووسم، یەکەکەش لێرە دەنووسم، ئەو جا یەکەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 2 دەکات 3 3ش کۆ دەکەمەوە لەگەڵ 7 ئەویش دەکات 10 سفرەکەی دەنووسم، یەکەکەی لێرە دادەنێم، ئەو جا ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 0 دەکا 1 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 1 و 6 دەکا 7 بێگومە فاریزەکەش. ئەو جە پاشان ئەو یەکەمە یەکەکەی ئێرە کۆی دەکەمەوە لەگەڵ لێرە هیچ نییە 0 هەیە کەواتە هەر 1 دەکاتە 17 پێی ناوێ باسی فاریزە و سفرەکانی پاش 17 بکەم چونکە بەهایان نییە، تەنیا دەکاتە 17 سەرجەمەکە. ئەوە تەواو بووم لێرە. بێمە لای بەکارهێنانی پێدراوەکان وێنە ڕوونکردنەوەیەکە بۆ شیکاری پرسیاری 22 هەتا 24 بەکار بینە. ئەو وێنە ڕوونکردنەوەیەکە تۆزێک هەڵەیە، زۆریش هەڵەیە، چونکە ئەوە وێنەی ڕوونکردنەوەی نییە، ئەوە خشتەیە، جیاوازی هەیە لە مابینی خشتە و وێنەی ڕوونکردنەوەی. لەو ستونەی ساڵەکان نووسراینە، لەو ستونەی خێراییەکان نووسراینە بە کیلۆمەتر لە 1 کاژێر. نازام ئەوە چییە؟ کاژێرە چییە؟ کتمانە چییە؟ پرسیاری 22 خێرایی ساڵی 2005 چەندی زیاترە لە خێرایی ساڵی 2004؟ واتە ئەو دوو ژمارانە لێک دەربکە. 2005 و 2004 ئەو دوو ژمارانە لێک دەربکە. 203 و فاریزە و 616 کەم 197 و 956 بەش لە 1000 لێکیان دەربکەم. ئێستا ژمارەکانم نووسیتەوە لە لای ڕاستەوە دەست پێ دەکەم. 6 لێ بڕوە 0
1 پێنجی لێ بڕوا نابی، شەشەکەی خورد دەکەمەوە، یەکەکە دەبیتە 11، شەشەکە دەبیتە 5، 11 پێنجی لێ بڕوا دەکا ئەو شەشەی ئێرە، 6 لێرە ئەو شەشە، ئەوجا 5 9 لێ بڕوا نابی ئەو 9 ئێرە، 5 9 لێ بڕوا نابی، سێیەکەی خورد دەکەمەوە، سێیەکە دەبیتە 2، 5ەکەش دەبیتە 15، 15 9 لێ بڕوا دیسان دەکاتە 6 لێرە، فایزەکە دێتە خوارێ، ئەو دووە هەفتی لێ بڕوا نابی، 2 گچکەیە 7 گەورەیە، ئەو دوای خورد دەکەمەوە، ئەو دووە دەبی بە 1، ئەو دوای ئێرەش دەبیتە 12، 12 هەفتی لێ بڕوا دەکاتە 5، سفرەکەی ئێرە دەبی بە 9، هەمیشە دووەمین ڕەنووس پاشی ئەوەی ڕەنووسەکەی لای چەپی خورد کراوە دەبیتە 9 ئەگەر سفر بوو، ئەگەر یەکەم جاریش بوو خوردکردنەوەبی دەبیتە 10، دووەم جار بوو هەمیشە دەکاتە 9، کەواتە 9 ئەو 9 لێ بڕوا دەبیتە ئەو سفرە، ئەوجا ئەو یەکە ئەو یەکەی لێ بڕوا دەبی بە ئەو سفرە، پێی ناوێ ئەو سفرانەی لای چەپ بنووسرێن تەنیا ئەو سفرەش پێی ناوێ بنووسرێ تەنیا دەنووسرێ 5 فاریزە 66 بەش لە 100، یان 5 لە جیاتی فاریزەی پیتی ئوو 566 بەش لە 100 کیلۆمەتر لە کاژێرێک جیاوازیەکەیە، دەبی بنووسم کیلۆمەتر لە 1 کاژێر. ئەو پرسیارە تەواو بوو. ئێستا پرسیاری 23 جیاوازی نێوان خێرایی ساڵی 2006 و 2007 چەندە؟ دیسان دەبی تەماشایە چی بکەم 2006 و 2007 ئەو دوو ژمارەی لێک دەربکەم 210 کەم 207 210 کەم 207 5 هەفتی لێ بڕوا نابی ئەو هەفتە خورد دەکرێتەوە، هەفتەکە دەبیتە 6، 5ەکەش دەبی بە 15، ئەوجا 15 هەفتی لێ بڕوا دەکا 8، 6 سفری لێ بڕوا هەر 6، هەشتی ئێرە 2 لێ بڕوا ئەویش هەر 6، فاریزە دێتە خوارێ، ئەو سفرە هەفتی لێ بڕوا نابی، یەکەکەی خورد دەکەمەوە، ئەو یەکە دەبیتە سفر، ئەو سفرە ئێرەش دەبی بە 10، کەواتە 10 هەفتی لێ بڕوا دەکا ئەو سێی ئێرە، سفر سفری لێ بڕوا هەر سفر، دووش دووشی لێ بڕوا هەر سفر، ئەو دوو سفراوەنە پێویست ناکە بنووسم، ژمارەکە دەبیتە چ دەبیتە 3 فاریزە 6 6 8 یان 3 و 6 دەیەک و 6 بەش لە 108 بەش لە 1000 کیلۆمەتر لە 1 کاژێر جیاوازیەکەیە. پرسیاری 24 جیاوازی نێوان کەمترین و زۆرترین خێرایی چەندە؟ واتە لێرە زۆرترین خێرایی ئەو خێراییەیە و کەمترین خێراییش ئەو خێراییەیە، ئەو دوو ژمارانە لێک دەرکەم، ئەو پرسیارەی دەهێڵمەوە لۆ خوێندکاری ژیر 210 کەم 197 بکە بزانە دەکاتە چەند. پرسیاری 25 پرسیار بنووسە لەبارەی بەهای دراوی کاغەز و جۆرەکانی کە دەتوانی لە جیاتی 10,000 دینار بەکاری بهێنی ئەوە ئەمن لێ نازانم. بەداخەوە پرسیاری 26 پرسیار چییە؟ درێژی ماجد 1.325 بەش لە 1000 مەترە و درێژی سانای خوشکی 1.245 مەترە. ئایا پرسیارەکە چییە ئەگەر وەڵامەکە ئەوە بی؟ پرسیارەکە دیارە ئەو هابووە ئایا
ماجید چەند لە سانای خوشکی درێژترە، چونکە کە ئەو ژمارەی دەینم ئەو ژمارەی لێ دەرەکەم ئەو ژمارەیەم لۆ دەردەچی. کو ئەوها 5 کەم ببورن 5 کەم ئەو 5 دەکا 0 ئەلێرە دەنووسێ. ئەوجا ئەو دووە کەم ئەو چارە نابی سێکەی خورد دەکەمە دووەکە دەبیتە 12 چاری لێ بڕوا دەکا 8 پاشان ئەو سێە بوو بە دووی لێ بڕوا دەکا 0 ئەو سفرەی ئێرە ئەوجا یەکی لێ بڕوا ئەویش دەکا 0 کەواتە جیاوازی ئەو دوو ژمارەیە. دیارە پرسیارەکە ئەوە بووە ئایا ماجید چەند لە خوشکەکەی درێژترە یان ئایا سانای خوشکی ماجید چەند لە ماجید کورتترە، یان پرسیارەکە ئەوە بووە ئایا جیاوازی نێوان درێژی ماجید و سانای خوشکی چەندە، چەند مەترە. ئەوە بۆ پرسیارەکە بە زۆر دەتوانم ئەمن پرسیارەکەی بکەم. پێدا چوونەوە پرسیاری 27 بۆ نزیکترین بەش لە 1000 نزیکی بکەوە. نزیکترین بەش لە 1000 واتە تەنیا و تەنیا سێ خانەم دەوێت لە لای ڕاستی فاریزە، واتە ئەو نۆیە زیادەیە، سێ خانەم دەوێت، واتە ئەو نۆی لابە بیکوژێنەوە بیکە 0 باشە. نۆیەکەی دەکەمە 0 نۆیەکەی ئەوها لا دەبەم دەیکەمە 0 بەڵام لە کاتی لابردنی ڕەنووسی گەورە واتە 5 و لە 5 گەورەتر چ دەکەم ئەو خانەی هەزاران چونکە لێرە سفرەکە لە خانەی بەش لە هەزارانە زیاد دەبی بە 1 واتە ئەگەر 0 بی دەبیتە 1 ئەگەر 1 بی دەبیتە 2 بی دەبیتە 3 بی دەبیتە 4 ژمارەکە چی لێ دێستا؟ ژمارەکە بووە 1 فاریزە 3 6 1 نوێکەش بۆ 0 بەڵام پێویست ناکە بنووس ئەوهای لێ هات کەواتە ژمارەکە ئەوهای لێ هات نۆیەکە بوو بە 0 یەکەکەش بوو بە 1 سفرەکەش بوو بە 1 ببوور. پرسیاری 28 لێ دەرکردنە زۆر ئاسانە. خانەیەکان کەم خانەیەکان دەکا 0 خانەی دەیان کەم خانەی دەیان دەکا 10 کەم 4 دەکا 6 خانەی سەدان کە ماوە 1 بێگومان چونکە خورد کراوە بووە 1 کەم 6 نابی 11 کەم 6 دەکا 5 خانەکەی تەنیشتی دیسان ئەو نۆیە بووە 8 چونکە ئەویش خورد کراوە 8 کەم 3 دەکاتە 5 ئەوجا ئەو خانەی تەنیشتی 6 کەم 2 دەکاتە 4 ئەوهای لێ هات 69,000 کەم 23,000 بووە 45,000 و شتێک ئەوهای لێ هات. پرسیاری 29 هەر ئەویش زۆر ئاسانە 5 لەگەڵ 3 دەکا 8 6 و 0 6 و 0 هەر 6 8 و 6 14 فاریزە دێتە خوارێ 7 و 0 هەر 7 یەکیش 8. پرسیاری سی ئەو ژمارەیە بە پیتی بنووسە 0 و 1 دەیەک 1 دەیەک 1 دەیەک و 7 بەش لە 100 و یان 7 کەیفی خۆتە 7 بەش لە 100 و 8 بەش ببورن
حوت بەش لە 1000 چونکە سفرەکە نابی بنووسین لە 1000 هەشت بەش لە 10,000 سفر و یەک دەیەک و حەفت بەش لە 1000 و هەشت بەش لە 10,000 جێم نییە بنووسم بەڵام کو دەیڵێم ئەو هەبی نووسە وەکو گوتنەکەی ئەو پرسیارەش تەواو بوو بێمە لای پرسیاری 31 لانا 1.50 لە 100 کیلۆگرام 3.45 لە 100 کیلۆگرام ترەی کڕی و هەروەها خۆخیشی کڕی سەرجەمەکەی کردیە چەند کیلۆ بە هەرسێکیان کردیە 6 کیلۆ و 75 بەش لە 100 کیلۆگرام میوەی کڕی ئایا بارستایی خۆخەکە چەندە؟ ئەوە کیلۆ نیوەک 3 و دوایە 3 کیلۆ و 45 ترێ لەگەڵ هەندێک خۆخ کە نازانم چەند کیلۆیە بەڵام کە کۆیان دەکەمەوە هەمویان بەیەکەوە دەکەنە 6 کیلۆ و 75 لە 100 کیلۆگرام بێگومان ئێستا ئەگەر بمەوێ بزانم بارستای خۆخەکەی چەندە یان چەند کیلۆی خۆخەکە دەینم ئەو دوژمارانە کۆ دەکەمەوە ئەو سەرجەمەی لێ دەردەکەم پاشە کە ئەو دوژمارانە کۆ دەکەمەوە ئەوها لەگەڵ یەک فاریزە لەژێر فاریزە دەبیتە چ؟ دەبیتە 4.95 کیلۆ بە هەردووچیان 4.95 کیلۆ ئەوجا ئێستا 6.75 کیلۆ بینم 4.95 کیلۆی لێ دەرکەم ئایا چەند دەمینێتەوە بزانم لە چێ نووسیتم دەبی چەند بمینێتەوە دەبی بمینێتەوە 5 لێ بڕوا 0 با چاچیکەم 5 لێ بڕوا 0 7 لێ بڕوا نابی 7 کەم 9 دەکا 8 فاریزە دێتە خوارێ 5 کەم 4 دەکا 1 واتە 1.8 کیلۆگرام خۆخی کڕیە 1.8 کیلۆگرام خۆخ بچین بزانین وایە یان نا 1.8 هەیە بەڵێ 1.8 کیلۆگرام 1.8 کیلۆگرام خۆخ لێرە ئەو هەڵبژاردەیە ئەوە ڕاستە لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 27 دێمە کۆتایی وانەکە و هەتاوانەیەکی نوێ هەر بژی